فرمودانی شخص لەگەڵ یەک کەسی ترەکەم لە گروپەکە کامتان حەستان لە قسەیە کامتان حەزەکان قسە بکەن تۆ چۆنی؟ باشم زۆر سپاس تۆ چۆنی باشی؟ خۆتان ئامادە کردو تۆ ئامادەی؟ هەروەڵا خەریکی پرۆڤە بووین لە دوێنەوە دەستخۆشی مامۆستا هەریۆز دەکەین و هەموو ستافی بەرنامەکە ئێمە هەمومان هەر شەش کەسمان باش خۆمان ئامادە کردووە هیوادارین ئەوەی شایستە بێت ئەو دەربچێت گۆرانیەکەتان بەدڵە؟ زۆر بێگومان لەگەڵ دەنگیەوەش باشە و گۆرانیە؟ بەڵێ بێگومان کە هونەرمەند پێویستە هەموو جۆرە گۆرانێک بزانێت ئەم گۆرانیشمان زۆر بەدڵە ویتر هیوادارین ئەوەی شایستە بسەرکەوێت هەروە منیش هیوادارم تا ئێستا ئەوەی کە بینی ومانە من ئەوەی کە بینم یەکێک کە دەرەچێ هەمووی پێی خۆشەکە و کەسە دەرچووە لەبەرەوەی ئەڵەن شایستەیە یا دەنگی خۆشە هاوڕەکانی بەشداربووەکانی تروە ئەڵەن ئۆکەی فەرمودانی شەو یا هەمووتان فەرمون بڕۆم بۆ لای دینا و دەرباز تەسلیمی ئێوەیانەکەم